هاوڕێیان ئەو کاتان باش وەڵی دۆسیەکم ببیراتەوە دووماک لەمەبەر ئەم ئەوانەی لە پەیجەکەم بوون تا هاوڕێیان پەیجەکەم داخستی جارێ بۆ مۆخەت تا ئەو بەڵایە لە کۆڵمان دەبێتەوە ئەو پارتیە ئەرهابی ئەلکترۆنی پارتی ئەوە ژێشێک لە هەڵمەتەکانی تیرۆریستی کابینەکەی مەسرور بارزانی کە یعنی بەناو ماکەتیە بڕوا بکەن ئەمن لایڤەکەم هەیە مانگەکە نەبوویتە 2800 قەفلیان لێدا لە ناو فەیسبووکی بەهەرحاڵ مراندیان 150,000 برادەر و فۆلۆم هەیە بەڵام دەکەس لایک ناکە بەهەرحاڵ هاوڕێیان بۆیە لەوێ وەعدمدا بوو ئەوەی کە ئەو چێشە هاتە گۆڕێ ینی خوڵقم نەما بڵاویکەمەوە بەڵام ئەو ژەهر خواردنەی لە بەرامبەر سەرۆکعشیر هەوڵدان بۆ ژەهردان سەرۆک عشیرەتی هەرچی وای کرد بێم دۆستەی حوسێن حەمەد سواراغای پشدەریش باز بکەین یعنی بەبیرم هاتەوە بەڕاستی بەبیرم هاتەوە کە دۆسیەکە لای ئێمە گرنگە نۆعی کوشتنەکەی ژەهرە وەک لە ناوبردنە و تەسفیە لە ناو سزم هاوڕێیان ئەی هاوار کورە زۆر کۆمیدیایە یعنی ئاوڕیان وەشتەش خش بڵێم بڕوا بکەن بەزان پارتەکان زۆر بۆ قەڵسە بن بەس وەرە تاریخ ئەوە تاریخە ئەمەش قسەنەکەی سەدکە دێ قسە دەکات سبەی دووز بێ قسە دەکات جگە لەو مێژوە ڕاستە و خۆیەی بە ئەنتەریاد وەکو کوشتنی سلێمان معینی کە هەرمەلا مستەفا داهێنەری بوو وەکو دکتۆر شوڤان و ئیلا ئاخیری کوشتنی ئەو هەموو جەلالیە و مەلای لە یەکتری ئەوە هیچ لە پشتەوە بە ئسلوبی ئەوە یعنی بەس لە بادینان لە نۆتیەک لە بۆ 2008 ئازار شەیدوداد ئاخر ئەوە بوو 2008 ببورن 2016 ببورن یا هەفتەیە شەیدوداد 400 کەس بەسەرەوە بەز ئەحساییە لای بادینەکە ڕەخنەگرەکانیە 400 کەس تا 1990 خەڵکی هەرە نیشتیمان پەروەر و جوان و پاک بوونەوە بەشە شوانە ئافرەت بوونە جگە لە هەولێر و سلێمانی و بەر لە نەوەتویەک و لە شاخ و ئیلا ئاخیری چکمەسەن لە شاخیشەم شەیدڕەوە دۆی جێڕانەوەی ئەو عەزیزۆی سیە پێی گوتم مێ شەڕک ئەگەرنا لە پشتەوە لێت دەدەن تا ئەن هەموو حزبەکان لە پشتەوە لەوەی خۆیان دادەیە لە پشتەوە لە تەسفیە خەڵکی خۆیان کردیە ئەوانەی مەسئولە گڕقیلەیەکە چی بووە حتا مەسئولی سەخیفە بووە لە بەرەوەی حەزی لە ژنی مەسئولە چی کردیە هاوڕێکەی خۆی لە پشتەوە لێیدایە بەهەرحاڵ ئەو کەیس نییە هاوڕێیان بۆیە یعنی ئەوەندەی پارتی خەڵکی تیرۆر کردیە بڕوان پێ بکە هیچ مەفرەزە خاصە و سەرۆک جاشەک ئەوەندەی نەکردیە لە تیرۆر لە کۆمەڵکوژی یەکێتی دیارەچێتیش تیرۆری کردی یەکێتیش دوو کۆمەڵکوژی هەیە 50 چەکداری پارتی لە شەڕی ناوخۆ لە ڕانیە کوشت قەتل عامیان کردن ئەو کۆمەڵکوژیە ینی ئەوە لە مستەفای سەید قادریشتر بەرشتی کردیان جێگیری سەرۆکی هەرێم کەمری ئەدامی هەیە و گۆڕان خوازە ئەی گۆڕێت زایدەن ئەچێتی کۆمەڵکوژی پارتیکاری کرد شەید حەمەعەلاق و 10 هاوڕێی هەر 11 شەید کرد ئەویش لە 95 بوون لە 95 مان جیازدا بەڵام پارتی بەس لە هەولێرێ وەلا 97 پەکەکەی قەتل عام کرد 96 مانجی 6 بوو سوورسیەکان بوو و قەتل عامی مەسیفیش 95 بوو 94 هەژدە گەنجی مەسیفیشی سوند و شەرافی خوارد کۆسەر زۆی گوت جارێک ئازدە لە بزۆنی تی پێم گوت دەیبەمەوە منداڵانەوت ئەو منداڵانەوەی گوت لە تەلەڤیزیۆنی کۆنی یەکێتیەتی سوندی بە گۆڕی وارزانی خواردە پیاونیە دەستیان لێبدا وتی نەگەیشتمەوە هەولێرە هەر هەمووی کوشت ئەوە لەو مێژوو باز بکرێ بەهەرحاڵ هاوڕێیان یعنی هیچ سەرۆک جاشەک ئەوەندە خەڵکی نیشتیمان پەرێ ئەوەندەی پارتی نازانم لە ئەوەندە ڕقیان لە خەڵکی بەغیرەت یعنی بە هەڵوێستە لە کاتێکدا نیشتیمان بە خەڵکی جوانەوە جوانە هاڕێوە گوتم کوشتنی هەوڵدان بۆ ژەهر پێدانی سەرباشێتی هەرچی دۆسیەکە یعنی ئەمە دەمانەوێت گەورە بی لەبەر یەک ئەساسە کاکە کۆتایی بۆ تیرۆر و ژەهر خواردنەوە بێنین 5 مەکتەب سیاسی خۆی کوشتیە 15-20
کادیری هەرە سەربازی و تەنانەت ئەدیب شێروانیە ئەدیب شێروانی ئاوزانم کاکە ئەوە مەسئولی هەموو مالی پاراستن بوو تەسفیان کرد یعنی گەلک زۆرە ژمارەکان ئەمە دەیان جار باسمان کردێ نامانەوێ بێ ینی زۆر بە کۆمیدێنی دەمانەوێت سنوور دابنێن لۆ ئڕهاب لۆ تیرۆر ئیتر هەر کەسەکە کارشتەکەبی ڕێزکەی یاسایی ململانەی مەدەنی نازەم لەوە بەزغایی بەلەکن پارتی بەهەرحاڵ هاوڕێیان ساڵی 95 حوسێن ئاغای پیشدەری دەچیرێ حوسێن ئاغای پیشدەری کە بە حوسێن حەمەد سوار ئاغا پیشدەری بەناوبانگە حوسێن حەمەد سوار ئاغا پێشتر لە کۆتایی ئافتاکان دەبێتە پێشمەرگەیەکێتی دوایە دێتەوە کێشە و شتە بووە دێتەوە دەبتە جاش پیاوی بەعەس سەرۆک جاششی گەورە و دیاریش ئیتر لە ڕاپەڕین بەگەر دەکەوێتەوە منتخەی بازیان و ئەو لەگەرێکێتی دەکەوێتەوە دوای ئەوە دەبێتەوە پارتی دیسان 95 پارتی دەیگیری دوو تەفسیر هەیە تەفسیرش پارتیەکان لە ناو زیندان و گوایە حکومدان و لە ناو زیندانی مەحەتە و لە ئاکرێ وا بڵاو بوویتەوە کە ئەوە بەخۆی و 13 کەسی دەستگیر دەکرێت وایە ئەوانە دەستیان لە کوشتنی بورە تەقینەوەی شەقڵاوەی ANC معارەزەی عێراقی ئەحمەد سەلەویدا هەبوو کە یەک کوژرا و چەند کەسێکەوە بووە بەڵام ئەوەی ئەمە زانیم یعنی حوسێن ئاغا بەخۆی لە لای سەلیبی ئەحمەری جیانی ژنێک بۆ ناوی کریستینە پێی گوتیەوەتی ڕاست نییە ئەو تۆمەتە ئەسڵەن پارتی بەخۆی دەستی لەو تاوانەیدا هەبووە ئەوە لەسەریان بوویتە تاوانەکی گەورە بۆیە دوای چەند ماوەیەک دەیکوژن باز دەکەین ئەو تەفسیرە هەیە کە گوایە لەسەر ئەو تەقینەوەی ANC 95-96 پارتی بەخۆی کردیتی بەڵام بەمەل حوسێن ئاغایان داینایان حوسێن ئاغاڵێن پەیوەندی لەگە بەعەس سەرما بووە و بەخۆی لە زیندان باسی کردێتی ئەو پارتی دەبینن چەندین جار ئەمنی وەکو ئیشی بە من کردێ لە بوو بەعس ئیتر یعنی ئیشم لۆیان ڕاپەڕاندێ لە ناو زیندانەکان باسییان کردیا من ئەوە خاڵێک لە خاڵەکان بووە کە پارتی وای گوتیەوە ئەوژە احترافی لای مانجی سووری جیهانی کردێ کە نەخێر پارتی بەخۆی دەستی لەو تەقینەوەی ANC هەبووە لە شەقڵاوەیە وابزەم شەقڵاوە بوو 95-96 تەفسیرشکەی خانەوادەکەی دەڵێن نەخێر لەسەر ئەوە گیراوەکە حوسێن ئاغا لە شەڕی ناوەخۆ ئەندە تۆپ بەسەری ڕەشوەندرایە تۆپ بەسەری ڕەشوەندرایە بەمل ئەواندا هێزەکەی ئەواندا هاتێوتیان ئەنگۆنا لەسەر ئەو ئەساسەی گیرایە ئیتر ئەو دوو تەفسیرە هەیە نازاندرێنی بەس لە زیندان ئەمری ئەدانی لۆ دەرچووە لە خۆی و هەموو جەماعەتەکەی وابزانم هەر هەمووی بەڵام کۆمیدیایە بزان چۆن چی بەسەر هاتی چی بەسەر هاتی وەکو لە ناویان بردیە تا ئەنا حوسێن ئاغا بەخۆی زانیتی پارتی بەتفەڕەکە لە هەولێر دەرێن بەتفەر بۆیە نەوێرایە خواردنیشان زۆر بخوا یعنی ئەڵێن زۆر بە حەزەر بووە خواردن لە ماڵەوەی زۆر زۆر لۆ هاتیە سێ ڕێزانیە بووە هەفتانە کە هاتینە مەهاجەیە چیە خواردنی زۆریان لۆ هینایە پارەی هەبووە بەخۆی ینی سیقەی نەبووە زانیتی دەیکوژن هەمووانەی لە زیندان دەیانگۆ زۆر بە حەزەرەوە کە ئاخیر جاریش تێکەتیە ئێستا بۆتان باز دەکەین کوشتیان و زۆر کۆمیدی بوو ئیتر کە ئەمری ئەدامی دەبی بە ساڵی 2002 یەکێک لەوانە بەردەدرێ ناوی بەختیار دەبی بەختیار زۆر سیر دەبی ڕۆژێک بەر لە جەژن ئەمری ئەدامی هەبووە بەر لەوەی یەکیش بات ڕوودا بەعفو ئام بەردەدرێکچە حوسێن ئاغا لەوەی تێدەکەوی دەرزی دەینن دەڵێن ئەو دەرزیە دەبی هەموو زیندانێک لە خۆی بدات لە عێراق لێدرایە دەبی لە کوردستانیش لێ بدرێشتە سەحی و تەندروستیە تێکت دەکەوی لە کۆتایی 2003 دەرزی لێ دەدەن لە هەموو زیندانەکان ئامانج حوسێن ئاغای سوورچیە دەرزێکی تایبەت دەڵێن لە سەمێزەکەی بۆ دوای ئەوە زاندرایە
لەو درایە ئاوڕیان کە لەو درایە دوای 5 ڕۆژ لە 6 ڕۆژە ناگاتە 10 ڕۆژی لە کۆتایی 2023 حوسێنی سواراغای پشتدەر بەردەگری ئازاد دەکرێ تو تەسەوڕکە دوای دەرزی لێدانێ ئازاد دەکرێ نازان 5 ڕۆژە چەندە مدەی دەرزی لێدانەکەی تا مردنەکەی ناگاتە 21 ڕۆژ دەمریت بڕۆم بپرسم بەرپرسم لەوەی لەبەر ئەوی لە 3-4 سەرچاوەی پرسیتم هەموو تەکید دەکا لە ڕۆژی دەرزی لێدانەکەی هەتا مردنەکەی نەگەیشتە 21 ڕۆژ لە نێو برە چۆرە ئەمری ئەدامیەبی لە ناو زیندان دەرزیان لێدایە لە ناویان بردیە نهێنێکی گەورەی پێ بووە هەتا دەڵێن ینی 2001 نێچیر سەردانی زیندانی کردیە دەڵێن حوسێناغا زۆر بە قسەی پێگوتیە بە مەردانە ئەڵێن بە مەردان لەبەر چای هەموو زیندان قسەی پێگوتیەوەتی ئەوە من هەندێمە لێرە بم و نازانم هەندێک لەو جملانەی پێگوتیە نێچیر گوتیتی کاک حوسێن مەمنون بە زیندیتی مای ئەوە 2001 وای پێگوتی مەمنون بە زیندیتی ئەتومای ئەوە قسەی ناو زیندانەکانە لەبەر چاوی هەر هەمووان کە ئەو محادەسە ڕوویدایە ئەوە بووە ئیتر 2002 ئەوەی دەیدەنەوە دادگا سزن برم ئەدام لە بۆ زۆربیان دەرەچیت دوای ماوەشی دەرزی لەو دەدەن دوای دەرزیەکەی 21 ڕۆژ دەیمرێنن دەیکوژن یعنی سڕەکە چییە ئایا تۆپ لێدانیتی لەسەری ڕەشیدا یان ئەوتە نهێنێکی زۆری ماڵی پیادەی پارتی ماڵی بارزانی لا بووە بە تایبەتی ئەو تەقینەوەی ANC هەتا دەڵێن بریمەرش لەگەر مەسعودی باسی کردیە چکو بەڵگەیەک بووە و دەڵێن ئەوەی ئەمە زانیم حوسێناغا بەخۆی لە ناو زیندان گوتی بە کریستینام گوتیە ئەمن دەستم لەو تەقینەوەی ANC نیە ئەسڵەن پارتی بەخۆیتی ڕنگ بیشبی ئەوە هۆکاری سەرەکی بیت کە بووتە هۆی لە ناوچوونی کۆمەڵە خەڵکی لەگەڵدا بووە ینی عەلیاغایە مستەفایە فەرهەنگە عومەر و خالیدن بەس بەختیارەکەشیان ئەمری ئەدامی هەبووە دەریان کردیە ئامەش تایبەت برم لەگەر زیندانیەکان ئەدامیشە بووە بەریاندایە ئیتر 2002 بەریاندایە سێ ئاڵە 2012 ژە بەریتانیا پارچە پارچە نازاندم ناتەنم پرسیم گوتیان ئیوی سیاسی نەبوو کە پارچە پارچە سەریان بڕیا لە بەریتانیا لە لەندەن بەس پرسیارەکە ئەوەیە ینی هاوڕێە تۆ چۆن دەکرێت ناو زیندان ژەهر لە خەڵک بدەیت دیارە ئەو پڵنگەکی هەڵەبجەیی بوو چێ بوو ئەوشیان بە پەتخن کات وەچی قایم خاڵەکەی یەکێتیش یعنی کورەوانە زۆر فەزاعەتن بەجددی هەتا ئێستا جێماڵێ نەبوو ڕۆژە گۆژان برێن بەعز ناو زیندان ئەو کەسەی کوشت یعنی ئەدامی دەکردان زۆر بە نێرەکەری ئەمرێ ئەدام بەلێ شاوی دەکوشت یعنی بە سەدان و بە هەزاران کەس بەس کە حکم دەدرێت تەواو نەی دەکوشت بە وەچی پڵنجی بە برێوەڵ خۆی خینکاندیە خۆی خینکاندیان ئەو یان زانای ئەوەی یەکێتی بەهەرحاڵ کۆمیدیا و تراژدیای ئەو دوو حزبە تەواو نابیت و ئیشیمەیە ئەوانە تۆمارکەین لۆنەوەکانی داهاتوو کە چه هێزێک چوینە شاخ لاف و گەزافی کوردایەتی و داوای دیموکراسەتیان کردە کە چیرە سەدام قێزەوەنتر بوونە لە مامەڵە لەگەر یاسا یعنی بە ویجدان بڵێ سەدام دیکتاتۆر بوو بەڵام دەوڵەتێکی یاسایی بوو دیکتاتۆرێکی هەرە خوێن ڕێژ بوو یعنی دیکتاتۆرێکی مەترسیدار ئێمە جیلی هەشتاکان زانین چ هاوڕێیەکمان ئەعدام کرایە سەدام ئەوانە پارتیەکێتی لە ڕووی ئاستی ئەوەی هێشتا نەگەیشتنەوەی لەبەر ئەوەی نەبوویتە ئەو شەڕە چەکداریە لەگەریان بەڵام سەدام ئەگەر هەر شتێک بایە کە تاوانێک لەسەر نەبایە بەری دەدای پێشمەرگەش وایە باڵگە نەبووە بەری دەدای بەهەرحاڵ ئاڕیان ئەوەش کوشتنی حوسێنی سواراغای پشتدەری
بە 21 ڕۆژی دوای دەرزی لێدانەی مردیە بڕۆن بنە ماڵەکەی دەپرسن لە خەڵکی پشدەر دەپرسن لە جەماعەتی زیندان دەپرسن ئەگەر ئەو تۆمەتەی پارتیشەوە نەبوو بۆیە مێژووی ژەهر لێدانی مێژۆکی کۆنە کاتە چ خۆش